السلام عليكم ورحمة الله وبركاته. ئەمڕۆ هاتووم تا پێکەوە فێر ببین چۆن دەستنوێژ بگرین. پێش دەستنوێژگرتن پێویستە ناوی خوای گەورە بهێنین و بڵێین بسم الله. پاشان 3 جار بەباشی لەپی دەستەکانمان دەشۆین و پێویستە ئاو بکەینە نێوان پەنجەکانمانەوە. بەم شێوەیە ئینجا ئاو وەردەدەینە دەممانەوە تا بەباشی بیشۆین. بەم شێوەیە ئەم کارە 3 جار دووبارە دەکەینەوە و بەم کارە دەوترێ ئەلمەضمەضە و هەندێک ئاو دەکەینە لوتمانەوە دووبارە دەری دەکەینەوە. ئەمەش 3 جار دووبارە دەکەینەوە و بەم کردارە دەوترێت ئەلئیستینشاق وەلئیستینثار، واتە ئاو هەڵمژین بۆ لوت و فڕێدانەوەی. پاشان هەموو ڕوخسارمان دەشۆین بەم شێوەیە 3 جار. پێویستە ئاوەکە هەموو ڕوخسار بگرێتەوە لە گوێی ڕاستەوە تا گوێی چەپ، لە سەرەوەی توێڵەوە تا ژێر چەناکە هەروەک دەیبینن. ئینجا دەستەکانمان 3 جار دەشۆین لەسەر پەنجەکانمانەوە تا ئەنیشکەکانمان. بەم شێوەیە سەرەتا بە دەستی ڕاست دەستی پێ دەکەین، پاشان دەستی چەپ. پاشان 1 جار مەسحی هەموو سەرمان دەکەین، لە پێشەوەی سەرمانەوە دەست پێ دەکەین بۆ دواوە، پاشان لە دواوەوە بۆ پێشەوە وەک دەیبینن. دەیشکرێ تەنها لە پێشەوە بۆ دواوە مەسحی بکەین ئەگەر قژەکە پڕ بوو. ئینجا هەردوو گوێمان پێکەوە لە ناوەوە و دەرەوە 1 جار مەسح دەکەین بەو تەڕایەی کە کەمێک لەمەوبەر سەرمان پێ مەسح کرد. ئینجا دێنە سەر قاچەکانمان و تاق و لە پێکانمان بەباشی دەیان شۆین 3 جار. سەرەتا بە قاچی ڕاست دەست پێ دەکەین، پاشان قاچی چەپ.